سەرسەرا و سەرچاوەهاتن نەرێن پارتیەی سیاسی کەسێ سەربخوا ڕەوشەنبیر چ کەسەکەی لێ دەرێ حازر بووی ئەم بخێرهاتناوە دکەین و سەرسەرا و سەرچاوەهاتن هێژارێک بەری دەستکاری خوا بکەین ئەم خۆرە بدەین سەرجانی پاکەوانە کورد و کوردستانی و تایبەت مشارکەمەوە مڕاوەستن فەرموو. ساڵ خوشکەزیز وەک ئەسڵا هەفتەی مەهادەها 11 ساڵ سەر تیرۆرکردنا پاکەوان مشارکەمەوە بەرباس دەبێت بێگومان وەک ئارکەکی مێنەتەوەی وەک وەفەداریەکیش بۆی شەهیدێمە ئەم با شەهیدان بیرا خۆدێنن بەڕاستی مشارکەمەوە کەسێکی باژارێ دەبێسیێ ji bûnê cenazeyê cilayê bûye 6 zarokê hebûn çar bûn û têkeş bûn destpêka herîxweyê siyasî destpêka havê xwe pakirovan mişarkemo rastî tevlî refê siyasî bû destpêka jiyana xwe de تەبلیغی هەرشار بوو بەلکی دەما 20 ساڵە کار و خەبات اتحاد شار دەکرد پشتی وێ ناکرد مشارکەمۆ عالیێ مەجاڵی مجتەمع مەدەنی لەشەوەی منتەدا جەلالەت بەدرخان ئاوا کرد مشارکەمۆ یەک ji damezerînê encûmena niştimanî Sûrî bû bi gelek kesê muharada Sûrî wek Şêrkîno Faiz Zara mişarkemo bi rastî 1990 da Munteda Celadet Bedirxan ava kir piştî wê nakê dev ji Munteda Celadet Bedirxan بعدا اوجی به حکم زخطا رژیمه و کاریوانی که هات راوستان بود 2008 سریا قبالی شالیه جنوبک امنجوی آرجمه اسد هات راواندن تبلی پشتیوه ناکه وقت دنابرا هفته که گیده همین جوی سر حبابی و مشارکەمەوە سەلمان همین سیاسی شامێ طبعا بێگومان ئەو محکەمە سووری ئەو حکم وی چاخی سەر مشارکەمەوە دانی 3 ساڵە هات حکمکردن تەبلی وێناکێ مشارکەمەوە حتا دڵێ زیندانە خۆدا کاری خۆی سیاسی بەردەوام کرد بێگومان ئەف 2000 هاتڕەباندن 2009 حکم 3 ساڵ سەر هاتندانی شالیە رێجیمە ئاسەدڤە بێگومان تۆمێ محکەمە سووری چاخی بنو ئەف کەس دخوازێ پارچەکی سووری پارچە بکێ و وەک فەتنەکێ تێخێنە قەبا پێکاتی سووریدا بێژمان وەک رێجیما سووری وتر دەزانن یعنی دیارە تۆهمەتێ هەمێ نەتەنێ سەر پاکەرەوان مشارکەمەوە سەر تەبایی سەرکردەیە کوردی ئەف تۆهمەتێ هەمێ جاهز بوون جەبێ رێجیمێ 2011 دا مشارکەمەوە باژارێ قامیشلۆ هات محاولە ئەختیاراوی ناکەی بوو بەسووی چاخی خوا خلاص کرد ji گروپەکە رێجیمە ئەسەد هەفتێ مەها 2011 دا مشارکەمەوە باژاری قامیشلۆ هات تیرۆرکردن وی چاخی دیسرکردە بێژی شەپێلا پێشە ڕۆژا کوردی مشارکەمەوە هاتن بریندارکردن مارسێل مشارکەمەوە و زاهی دارشکیلۆ و حتا وەک ئەوێ گەیری کێ
هەردوو کەس باژاری ئەڵمانیا تەندروستیاوانێ نەگەرەکەوە معالەجا خۆتکن و دوێ بوو لێرەی دەبێت گومان هەردوو کەسشی هاتنە بریندارکردن. ئەم بێژن ئەم نەبێژن هەر چاوەکی کەمە هەر کارێکی ئەم ji بۆی چش بۆی کارگەرا سیاسی چش بۆی شەریدێ گرێدای لەگەڵ شانەوە سیاسیە هەری سیاسیە وڵاتی سووری کەمتر پێرە باس کرێن کەسی نەدووە خەهاندن و ئەف دەماکرێش سەر بێ ڕەوشێدا هەرێ و بێ چارەسەریکە ژێرە وەرێدانی بێگومان ئەوتەر دەزانن گاوا شۆڕەشا سووری تەمان دەست پێ کرد ئەوژی هەمانەش بەخوەدا ئەو شۆڕەش هاتە دەست پێ کرد بێگومان زڵمەکە ڕێجیمێ سەردی مەڵەتی هەبوو ئەو زڵماهانێ کەت سەر هەبوودا بێگومان ئەو مەڵەتی سووری نەما تەحموول کرد ئەو زڵما بێ ڕێجیمێ